لە ڕووداوێکی نادیاردا لە فلکەی حەریق لە قەزای سۆران هاوڵاتیەک بە ناوی فەرهەنگ قارەمان ئەبابەکر کوژرا. فەرهەنگ کرێکاری فرۆشگای ڕەواندوز بوو لە نزیک بنکەیەکی پۆلیسی فریاکەوتن. لە ناکاو گولەیەک لە دوورەوە دێت و بەرسەری دەکەوێت و دوای گەیاندنی بە نەخۆشخانە گیانی لەدەستدا. تاوەکو ئێستاش بکوژانی نەدۆزراونەتەوە. لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەستی پێکردووە، تاکو ئێستا هیچ کەسێک لەسەری دەستگیر نەکراوە لەبەر ئەوەی سەرچاوی تاقیکردنەکە تاکو ئێستا بۆمان بەدەر نەکەوتووە. پێدەچێت گولەکە لە دوور ڕاهات بێتن وەکو پشکنینی سەرەتایشانی کە لەسەر لاشەی گەنجەکە کراوە. شوێنی بەرکەوتنی گولەی دیارە بەڵام دەرچوونی نەبووە هەر لە ناو سەری مایتەوە. فەرهەنگی تەمەن 17 ساڵ دوای کەوتنە سەردەوی لە بەردەم دوکانەکەی کەس نازانێت کەوا گولە بەرسەری کەوتووە تا دوای ئەوەی گەیاندویانەتە نەخۆشخانە، چونکە لەو ناوچەیە هیچ کەس گوێی لە تەقان نەبووە کە سوکاری ئەو گەنجە داواکارن حکوومەت بکوژی کوڕەکەیان بدۆزێتەوە، چونکە ئەوان وەک خۆیان دەڵێن کێشەیان لەگەڵ هیچ کەسێک نییە. برا من وەکو باو کە فەرهەنگ کوڕی من بوو، کوڕێکی زۆر بێدەنگ بوو، کوڕێکی باش بوو، دەگە هەموو کەس دەهاتەوە زەڕێ هیچ کەسەکی نەبوو. باوەڕ ناکەم هەتا ئێستا هیچ کەسەکی لێ عادز بوو لەو کوڕی، هەتا بڵێ کوڕێکی مادە بوو بێدەنگ بوو. ئەمن لەو کاتی لە ماڵێ نەبووم، لە دەرێ بووم کە برای تەلەفۆن لۆ من کرد، برای کەراوی سەرهەنگە تەلەفۆنی لۆ من کرد، گوتی فەرهەنگ بەربوویتەوە على ساز لە دوکانێ بەربوویتەوە باوەرە تەواری کە چوم فەرهەنگ دەنا خوینێدا بوو کە دەنا خوینێدا بوو ئیدی ئەوەی لەوێن دەرێ پێویست بیلۆیان کرد لە خەستخانەی تەواری. ئیدی کتابیان لۆ کرد و گوتیان دەبی بنە هەولێرێ لە ڕێگا تێکچوو لەگەڵی عەلی بەک تێکچوو لە خەستخانەی غەریفانێن لادا لەوێن دەرێ جانی سپارد. ئێجا ئەمن وەکو باو داوا لە حکومەتی هەرێمەکەم لەبەر پرسان سەرەداوەکن لۆ پێیا بکەن لەو کەسانەی کە بۆ شارەزانە لەو بوارەی هیچ شتێکی نزانین. ئەمە داواکارم کە شتێکی یعنی سەرەداوەکن لۆ لێ هەڵکەن. ئیتر سپاس وەکەم بەخوای دروستەوە کوڕە بە میهنە لەکنەمە شاگرد بووە، بەس وەکو ئەوە بەچی برایەکی مەبووە، برایەکی کچکەترمە ڕەفتارمان دەگە کردیا هیچ چێشە و مشکلێکمان هەتاالعان نەبووە نێزیک ساڵێکە لەکنەمە بووە. ئەمە سیقی تەواومان پێ بووە، دوکان لە بندەستی بووە بە تاقتێن لە دوکانێ بووە، هەتاالعان نە چێشە هیچمان نەبووە دەکە. ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. بە جۆرێک تەنها لە ماوەی مانجی یەکی ئەم ساڵدا لە شارۆچکەی سۆران 3 هاوڵاتی خۆیان کوشتووە و فەرهەنگیش لە بەردەم دوکانەکەی بە گولەیەکی کەڵاشینکۆڤ کوژرا. ئەمە ئەم دوکانەیەکەوە فەرهەنگ قارەمان ڕۆژانە کاری تیادا کرد. لێرە گولەیەک بەرسەری فەرهەنگ دەکەوێت و دوای گەیاندنی بۆ نەخۆشخانە گیان لەدەست دەدات. تاوەکو ئێستا بکەرانی ئەم ڕووداوە دەرنەکەوتون. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.